کڕیارەکانی نەوتی هەرێمی کوردستان زیادیان کردووە و دوای کڕینی لەلایەن کۆمپانیا بازرگانیەکانەوە کۆمپانیای ڕۆسنەفتی رووسی بۆ یەکێک لە گەورەترین کۆمپانیا نێودەوڵەتی بواری نەوت کە بە پێی گرێبەستێک تا ساڵی 2019 کڕیاری نەوتی هەرێم دەبێت. گرێبەستەکەی نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیا رووسیەکە لە چوارچێوەی کۆنفرانسی پترۆلیۆمی نێودەوڵەتی لە 21 مانگی شوباتی ڕابردوودا دێت کە لە شاری لەندەن ئیمزای لەسەرکرا. لە ئێستاشدا دوای زیاتر لە مانگێک لە ئیمزاکردنی ڕێکەوتنەکە بڕیارە لە سەرەتایی ئەم مانگەوە کۆمپانیای ڕۆسنەفت یەکەم کاروانی نەوتی هەرێم بکڕێت. کەشتی نەوت هەڵگری مینیرفا سۆفیا ئەو کەشتیە دەبێت کە بڕەنەوتەکە کە تا ئێستاش نازانرێت چەندە لە بەندەری جەیهانی تورکیاوە بۆ بەندەری تریسی لە ئیتالیا بەردەکات و دواتریش لە ڕێگەی بۆریەوە ڕەوانی ئەڵمانیا دەکرێت بۆ پاڵاوتنی لە پاڵاوگەکانی تایبەت بە کۆمپانیای ڕۆسنەفت. بەپێی ڕێکەوتنەکەی نێوانیشیان کۆمپانیای ڕۆسنەفت پێشوەختە 3 ملیارد دۆلار دەداتە حکوومەتی هەرێم بۆ ماوەی 3 ساڵ. جگەلەوە کۆمپانیاکە بەڵێنی داوە هەوڵی پەرەپێدان و دۆزینەوەی بازاڕی نوێ بۆ نەوتی هەرێمی کوردستان بدات. بەوتەی پسپۆڕانی بواری نەوت ئەو پێشهاتە هەلێکە بۆ دروستکردنی متمانەی زیاتر بە نەوتی هەرێم. بۆ پێی یەکەم جارە کۆمپانیایەکی گەورەی نێودەوڵەتی ببێتە کڕیاری. کۆمپانیای ڕۆسنەفت کۆمپانیای حکومی نەوتی رووسیایە و لە ساڵی 1993دا دامەزراوە. لە بوارەکانی دۆزینەوە و پاڵاوتنی نەوت کار دەکات کە نزیکەی 20,000 کارمەندی لەخۆگرتووە. ڕۆژانەش زیاتر لە 5 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمدەهێنێت. لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی هەرێم گرێبەستی لەگەڵ چەندین کۆمپانیای بیانی ئیمزا کرد کە ئێستا لە کێڵگەنەوتیەکانی هەرێم کاری وەبەرهێنان دەکەن. لەنێو ئەو کۆمپانیایش 6 کۆمپانیای گەوری جیهانی هەیە کە ئەوانیش گازپرۆم و بریتیش پترۆلیۆم و ئیکسۆن مۆبیل و تۆتاڵ و لۆگ ئۆیل و شیفرۆنن. ئەوە لە کاتێکدایە نزیکەی 3 ساڵە هەرێمی کوردستان لە دەرەوەی حکوومەتی ناوەند نەوت بۆ بازاڕەکانی جیهان هەناردە دەکات. بەڵام حکوومەتی عێراق دەڵێت حکوومەتی ناوەند تەنها لایەنی یاساییە کە لە باکوورەوە تا باشووری عێراق مافی هەناردەکردنی نەوتی هەیە. کاروان شێخ موحسین NRT